کاتێک 4 ساڵ لەمەوبەر خۆم بۆ سەرۆکایەتی ئەمریکا کاندید کرد گوتم ئێمە لە شەڕێکداین لە پێناو شکۆمەندی ئەمریکا ئێستاش هەر بەو جۆرەین ئەو پرسیارەی کە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە ئەوەیە ئایا لە ساڵانی داهاتوودا ئازادی زیاترمان دەبێت یان ئازادی کەمتر مافی زیاترمان دەبێت یان کەمتر من دەزانم کە دەمەوێت وەڵامەکە چی بێت و پێم وایە تۆش دەزانیت ئەمە کاتێک نییە بۆ لە خۆڕازی بوون هەر بۆیە من خۆم بۆ دووبارە هەڵبژاردنەوە کاندید دەکەمەوە. سەرۆک جۆ بایدن ئەگەری دووبارە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هەیە ئەوەی ساڵی ڕابردوو کاندیدبوونی خۆی ڕاگەیاند و بەردەوامە لە بانگەشەی و دەڵێت ئەو نەک بایدن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی 2020دا سەرکەوتنی بەدەستهێنا بوو. ڕاپرسیەکان ئاماژە بۆ دەکەن ترامپ بەناوبانگترین کاندیدی کۆماریەکانە. هاوکاتیەوەی زیاتر لە 18 مانگی بۆ ڕۆژی هەڵبژاردن هێشتا ماوە زیاتر لە یەک لە سەرسی ئەمریکایەکان دەڵێن لە ئێستاوە ئەوان هەست بە شەکەتی دەکەن بەهۆی بیرۆکەی کێبرکەیەکی دیکەی نێوان بایدن و ترامپ. هاوکات لە 29 دیکەش دەڵێن بیرۆکەی دووبارە کێبرکەی نێوان بایدن و ترامپ بۆ هەڵبژاردن هەستی ترسی خوڵقاندووە. ئامارەکانی ڕاپرسیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی مارکسیە چەپڕەوەکان دەمانکەنە ئامانج ئەوان سیستەمی دادوەری تاوانکاری بۆ دەستوەردانێکی بەرفراوان لە هەڵبژاردندا بەکاردەهێنن ئەوەش ئەو کارەیە کە ئەوان ئەنجامی دەدەن. جۆ بایدن ڕاگەاندنی دووبارە هەڵبژاردنەوەی خۆی بە وێنەی کۆمەڵێکی گێرەشێوێنی توندوتیش کردەوە ئەوانەی وێنەی ڕووداوەکەی 6 مانگی یەکی ساڵی 2021 لە باڵەخانەی کۆنگرس. جۆ بایدن ئاماژەی بە دروشمی ترامپ کرد کە دەیگوت دووبارە ئەمریکا مەزن دەکەینەوە. ڕاپرسەکان ئاماژەی ئەوە دەدەن زۆرینەی ئەمریکایەکان دژی هێرشکردنە سەر باڵەخانەی کۆنگرس بوون. لە دەمی کشانەوەی لە ئەفغانستان ئەو هێشتا کەسایەتێکی هۆکاری دابەش بوونە. ناوبانگی لە خوار ڕێژەی لە 150 بووە هەروەها بایدن سەرۆکێکی بەتایبەت ناودار نەبووە لە زۆر ڕۆوە. ئێمە لە سەروەختێکی حیزبایەتیدا دەژین. ڕێکلامەکە باس لە مشتومڕەکانی دەست ڕاگەیشتن بە پرسی منداڵ لە باربردن دەکات لە دوای بڕیارەکەی ساڵی ڕابردووی دادگای باڵا ئەوەی بڕیاری دەست ڕاگەیشتن بە منداڵ لە باربردن دەداتە دەست ویلایەتەکان. لە کۆتاییدا ئەمریکایەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024دا خۆیان یەکلایی دەکەنەوە و بڕیاری خۆیان دەدەن. بۆ ئەنیتا پاوڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.